گەرم و گەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا من گۆڵناز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری. بابەتی ئەم هەفتەی ئێمە سەبارەتە بە حیجابی ئیجباری و گوشاری زیاتری ڕژیم بۆ سەر ژنان. هەموو ساڵێک لەگەڵ هاتنی گەرما ڕژیم زۆرتر گوشار دەخاتە سەر ژنان بۆ ڕعایەتی حیجابی ئیسلامی و ئەم ساڵ 21 تیری با ڕۆژی حیجاب و عیفاف دیاری کردووە. بەم بۆنەوە دەستی داوەتە ئەزیەت و ئازارێکی زۆرترەوە. ئێمە بۆ باسکردن لەسەر ئەم باسە دەچینە لای میوانی بەرنامەکەمان بەڕێز سورەیا نەدیمپور چالاکی مافی مرۆڤ و بواری ژنان کا لە ڕێگای ئسکایپەوە بەشدارە لە بەرنامەکەمانە. فەرموون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ سورەیا ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. من سلامەکەم بە بینندەگەل عەزیزتان و ئێوە بە مەمنون لەوەکە ئێوە منتان داوەت کردە. زۆر سپاس و بە خێراتنتانەکەم دووبارە. هاوڕێ سورەیا پرسیاری یەکەمەم ئەوەیە حیجاب بۆ جمهوری ئیسلامی چه ماناو مەفهومێکیەیە و بۆچی هەڕۆژە گوشارەکانی بۆ سەر ژنان زۆرتر دەکات؟ حجاب بۆ جمهوری ئیسلامی مەسئلەی ئیدئۆلۆژیکە، مەسئلەی ئەو ئیسلامیستە. جمهوری ئیسلامی وەختی قودرەتی بەدەست کرد فرە قۆڵگەلە اقتصادی و ئازادیگەلە اجتماعی بە مردمدا بدون اینکه اصلا توجه که آیا او به اصطلاح قولگله کداگی قابل اجراست لنظر اقتصادی یا قابل اجرا نیه. معمولا وقتی که دولت یا رژیم جدید لیک کشور دموکراتیک تیت سرکار قبل از اینکه برنامه تبلیغاتی خو اعلام کرد، خب کل تحقیقات کرد که آیا برنامه که اعلام کرد آیا پشتوانه اقتصادی هست. بعد پروسه اجرا و برنامه اعلام کرد، لبان فکر کرد و بعد برنامه کانی اعلام کرد. جمهوری اسلامی وقتی هات سرکار تو ناقصی گلی که لدوران شابوی اموتی من امانه جبران کم و به مردم پول نفت سهم نفتیان ام نظام او برخ مجانی کم آزادی گل سیاسی ام، ولی هیچ کام لمانیه واقعا اجرا نکرد و به اجرا در نهاود. تنها شتی که به اجرا در هاول او وقت بعد از 25 روز که انقلاب 57 گذشت مسئله حجاب اجباری با جنگل مطرح کرد. یعنی تنها نماد ایدئولوژیک خوی مطرح کرد جامعه ایران. لجوا سؤاله که ایوا که بو چه که مسئله حجاب با جمهوری اسلامی اون مسئله مهمه که به خاطر او که جمهوری اسلامی هیچ تکتری نیه که به دنیا معرفی که به عنوان او که دستاوردی که به جامعه به اصطلاح کشور خواه. یعنی با مثلا اما وقتی که اوینین که هر ایدئولوژی خاصی بر حال چطوری هست که با جامعه جهانی مطرح که اگر من قدرتم بدست که آورد و الان قدرتم هست ام کردنم با کشور خواه انجام داد. جمهوری اسلامی هیچ چیزی نه، تنها چیزی که هستی مسئله حجاب جنگله و اما بوده به پاشنه آشیل جمهوری اسلامی. ام مسئله بسیار بسیار بی نهایت مسئله مهمه که با جمهوری اسلامی چون به محض پاشکشه کرد و به محض کم عقب نشینی کرد طبیعتا جنگل تقاضاگل تریان مطرح کن. طبیعتا اقشار و طبقات مختلف جامعه اوانش تقاضا کن خوان مطرح کن و و پشتگرمی محکم‌تری که اون میدان مبارزه دنج جمهوری اسلامی سفت و سخت ام جبهه گرگه که و گریه به هیچ عنوان عقب نشینی که کمان که لعمل عقب نشینی کرده. اما اوین جنگل به هر حال با صورتی که جمهوری اسلامی گریه که بود نقاب به سر جنگل نقاب به صورتی آن چاشو رشک همیشه بسیار به امان کم کم عقب نشینی که الان اوین که
تو او حجابه بر روسریگل بسیار زیبا بر رنگل زیبا تبدیل بوده به اصطلاح رو پشت بلند رشگله به رو پشتگل کوتاه و تنگ و رنگی تبدیل بوده جنگل قجیان رنگ کن آرایش کرمان خود نوع مبارزه است بر علیه او سیاستی که جمهوری اسلامی به اصطلاح بکار بگل ارتباط تگجنانه. بەڵای هاوڕێ سورەیە ڕەزا شا لە ساڵی 1340دا کەشفی حجابی کرد و بە زۆر چارشێوە و ڕووسایی لەسەر ژنان لابر. خومێنی لە ساڵی 1350دا حجابی ئیجباری کرد و تا بە ئیمڕۆ بە زۆری پۆلیس و پاسدار ژنانی مەجبور کردووە کە ڕەعایەتیکەن. جیاوازی ئەم دوو حرەکەتە لە دوو دەوڵەت چییە بەڕایەوە؟ بزن هر دو دولته بر روشک غیر دموکراتیک نظریه خوانیان پیش برد. اما با پشتوان روشنه وقتی که یک جامعه دموکراتیکه وقتی که دولت گری که قانون به طریق مجلس و به تصویب بگینه اول به عنوان لایحه پیشنهادی مطرح کرد لنا جامعه به عنوان لایحه پیشنهادی اینیرید بو اداره‌گری که ام او قانونه به اصطلاح لچوارچوه کار اوانه هست بعد لطریق حزب خوی انیر بو هستگل حزبی لو طریقو نظر مردم هم اخوازید و همزمان فرهنگ سازی کرد بو ما او قانونه به تصویب بگینید. بعد وقتی که نظر مردمی خواست وقتی نظر اداره مربوطه خواست وقتی نظر حتی ها حزبکانی خواست جمع‌بندی کرد و او لایحه پیشنهادی خواهد به هر حال تغییراتی که لی به وجود تیری به نسبت به اکثر عملگری که گردی گله جمع و بعد ایواد به مجلس که به تصویب بگه. خود جمهوری اسلامی و خود رضا شاه اصلا هیچ وقت بر رأی عمومی هیچ مراجعه کار نکرد بلکه لسر و ام تصمیمی نکرد با مردم. منتها اختلافی که لبین حرکت رضا شاه هست و حرکتی که به اصطلاح جمهوری اسلامی هست جمهوری اسلامی ام مسئله حجابی لزاوی ایدئولوژی خویو به مردم تحمیل کرد اصلا هیچ حرکتی که چه با جامعه خاصه هیچ حرکتی که نکرد بلکه اساسا ایدئولوژی خود بود. منتها رضا شاه به هر حال به نوع دید که ام مسئله لابردن حجاب جنگل خوی حرکتی که به جلو حرکتی که به طرف مدرنیسم به خاطر هم کار کرد. اتفاقا خود رضا شاه لسفری که به ترکیه به وقت دید که اتاتورک مسئله حجاب جنگلی حل کرده و اصلا حجاب اجباری نه و ترکیه خریک به دستاوردگل مدرنیسم اگه تو رشد کرد خیلی لو نظر تحت تاثیر قراری که و ابوها که لسال 1300 حوه اسفند 1314 مسئله حجاب اجباری مطرح کرد. پس وجه مشترکی اوسه که لسر هم تصمیم ولی جوازی اوسه که به هر حال حرکتی که رضا شاه کردی به نوع حرکتی به جلو به طرف مدرنیسم بود ولی حرکت جمهوری اسلامی وان مسئله حجاب همیشه لایران اصلا قبل از رضا شاه مطرح بود. اگر اما به تاریخچه مبارزات جنگل مراجعه کن قدرت العین که در سال 1807 به دنیا حد به سال 1850 یا 52 بود که به دستور ناصرالدین شاه اعدام بود اولین جنی بود که روبند خود حل کرد و اصلا معتقد به مسئله حجاب نبود و یکی لرهبگل گوره بابیگل بود لعراق که وقتی خلقریا بود ایران ناصرالدین شاه وقتی دستوری داد که هرچی بابیگل اعدام کرد از جمله اویش که لزندان بود اعدام کرد. یعنی مسئله مبارزات جنگل خیلی خیلی قدمتی هست لایران قبل از رضا شاه ام مسئله بود و دوران رضا شاه تقریبا 26 به اصطلاح احزاب سازمانگل جنان تا او وقت مبارزه با وجود هات و مبارزه کردو و حزب یا سازمان جنانی که لو زمان رضا شاه خیلی فعال بود به نام سازمان نسوان بود
که مجلەیەکی چی بوو بە نامی نسوان. ڕزا شاه بە دەلیلە ئەوە کە واقعا بە دموکراسی معتەقدنەوە وەختی دی کە مەجلەی نسوان بە قەول معروف قەدەمگەلێ بیشتر لەوە هەڵەگرێت کە بیشتر لە مسئله حجاب هەڵەگرێت و انتقادگەلی ئەگەرچی خود مەجلەی نسوان لە حرەکەتگەلێک کە بە تەرەف مۆدرنیسم ڕزا شاه بوو تەرەفداریە کرد، وەلی هەمزەمان انتقادگەلێکی چی بوو و هەمزەمان خاستەگەل بانتریی بوو، وەلی ڕزا شاه تەحمڵ ئەم خاستگەلیەنەوە و حتا مەجلەی نسوانێکی بەست. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سورەیە. هاوڕێ سورەیە ئەمڕۆکە ژنان و بە چه شێوەیەک لە بەرامبەر ئەم حجابە ئیجباریە کە بە زۆر بەسەریاندا سەپاوە مبارزە دەکەن؟ لە حاڵ حازرا مبارزەی ژینگەلەکەن تەبیعەتەن مبارزەگەلە خیابانیە، مبارزەیەکە ئینفرادی لەم گۆشە و لۆ گۆشە بە سورەت خودجۆشە ئەم مبارزە و بە شکل ئەوە کە ڕووسەریەکان داون لە خیابانە چەند قەدەمێ بڕۆنە ڕێگا یا بە شکل ئەوە کە بە ئیستیلاح قژیان خەنە دەرەوە، بە شکل ئەوە هەرچی بیشتر مانتۆکانیان کۆتاکەن و شەواڵەکانیان تەنگکەنەوە بەم شکلە لە ئەمەڵە هەست. وەلی هەمزەمانیش سازمانگەلە ژنان تەبیعەتەن لەم رابطە فەرهەنگسازیەکەن لە طریق دادن بەیانیگەلە مختلف و حتا لە طریق کلاب هاوس و ڕوونگەلە مختلفدان ئۆتاقگەلە مختلفدان فەرهەنگسازیەکەن لەم رابطە مەخسوسەن بۆیان خیلی مهمە کە لەبان پیاگەل و تاثیردان، چون ئەگەر واقعا بە عمق مسئله حجاب توجه کرد، مسئله حجابە فقط مسئله دادن ڕووسەری بەسەر ژنگەلان نییە، بە هەر حاڵ ژنگەل لە حرەکەتگەلە اقتصادی اجتماعی سیاسی جیایان نەکاتەوە، جلۆیان ئەگرێت و ئەم مەسئلەی ئەوە کە مەسئلەی ژنگەل جلۆگیری ئەکەن کە حرەکەتی مستەقلیان بێت و تأثیر گذار بن لمسائل اقتصادی اجتماعی جامعه، طبعا بو جامعه ایران ضرری هست و خود پیاگل کلو جامعه زندگی کن به ضرری انتواد. اما لیک مسئله کتریش که هست خود مسئله حجاب به نوع مستقیم و یا غیر مستقیم به ضرر به اصطلاح توهین هستن به پیاگل جامعه ایران، به معنی اواسه که جنگل که خواهن بپوشن، چرا که پیاگل نتوان کنترل کن و حمله کن به جنگل و تجاوزی هم پیاگل، اصلا توهین گوره که به پیاگل ایرانی و مشي حتى لم زاوية شو أجا بيعمل بتوجه يعني كده حتى للزاوية منافع سیاسی اقتصادی جامعه حتی لزاویه وقت توهین باوان میشه واقعا همیشه پشتیبان جنگل بود و به مسئله حجاب اوانش شان به شان جنگل مبارزه هم کرده با ام قضیه و مسئله حجاب قانون و مبارزه هم کرده علیه قانون حجاب اجباری. بەڵێ هاوڕێی سورەیە خۆتان باسی ئەو حرەکەتانەتان کرد کە ژنان دەیکەن لە بەرابەرەم ڕەوشانەی کۆماری ئیسلامی، ئایا دەتوانێت پاشەکشێ بکە بە گوشارەکان بۆ سەر ژنان؟ طبیعتا یعنی هیچ مبارزه بجوا نامێنێت. مسئله که اشی ئێمە لەم مرحلە پێ توجه کرد تشکل ژنانە. تشکل ژنان و اتحاد ژنان هر وقت لسطح اپوزیسیون ایران الان مسئله حاده و مسئله بسیار بسیار مهمه که تو نیروگلی که لأپوزیسیون قراریان گردگه بغیر به هر حال مجاهدین تو سایر نیروگلی که لأپوزیسیون هن واقعا اشه سعی کن که به توافقات بگن، به توافقات که مرحله ای و تا زمانی که توافق و تشکل لبین اپوزیسیون را وجود نیست، جمهوری اسلامی لسر به قول معروف تخت و تاج خوی هست. منتها لمورد مسئله جنان جا چنیشتک صدق کرد. حتی اگر جنان بدون توجه به اختلافات ایدئولوژیک بتان واقعا هاوکاریگر گسترده یعنی بید لم شرایط و تشکلی که یعنی بید
هەروە کەوتم بدون توجه به اختلافات ایدئولوژیک طبیعتا ئەتان جمهوری ئیسلامی بە قەول معروف مەجبوریکەن کە پاشەکشێکات لەم مەسئلەی خۆ مەسئلەی ژنان مەسئلەیەکە کە حتى لجامعة ديمقراطية حتى أجر ديمقراطيك ترين حكومة من بيت باز هم جنگل لازمك تشكل خاص خوانن بين لبين تواو أحزابه هر حزب إيش واقع تشكل جنان خوي بتا أو تشكل بتاعنا نظرات خوي نسبة بمسائل جنانه بحزب بقبولنا مسائل جنان مسائل خاصة بهر حال جنگل كأزان ك بدوران بارداری چه مدتی نیازی از کل مالابن جنان که نیاز خوان احساس کن که اگر مثلا بسرطان فرزن سینه مبتلا بن چه دوره احتیاجی است که لمال چه نیازگل روحی و جسمی که است جنان که اش فشار بیرن با دولت که لبان امراض مخصوص که مخصوص جنگله بودجه دانه و کار تحقیقاتی کرد دانش منظور موصل حتی دموکراتیک ترین دولتش به وجود بیاریم بازم ام تشکل جنان لهر حزب که لازمه و همزمان هاوکاری جنان لبین احزابی که خوی شتێک ضروری و مهمه. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سورەیە ئەو ترسە چییە کە ڕژیم لە ژنانی هەیەوە ئەی هەوێ ژنان بە هەر هێز و توانایەکەوە کە هەسیبیان خاتە گۆشەی ماڵەوە لە عەرزەی اقتصادی و سیاسی و فەرهەنگی اجتماعی لە جامعە شرکت نەکەن ئەو ترسە چییە کە ڕژیم هەیەتی؟ أظن شلون مسألة جمهورية الإسلام أصلاً بمسائل اقتصادية سياسية اجتماعية توجه نكرد. أجر توجه كده جن أجر جامعة باصطلاح بيجن كشبيه يك تهني يك إنسانة جنجل نصف أونا وقت كي نصفي فلج بيت يعني أو تنا سالم ليه أو لش سالم ليه. جمهورية الإسلام أصلاً بمسألة توجه نكرد. مسألة حجاب الجن وأوك الجن بخاطر قوشي ما بالنمادي بو جمهوري إسلامي تبديل بوغا مثلا جمهوري إسلامي نمادي خوي نتانت دخالتي ليمن بكات نتانت دخالتي لمسائل السياسية داخل العراق توضيح بعد بو كشوة المتبجة من أما مثلا من أم كارا نتانت افتخار كابوك لسوريا شركتي كده وباعثة مرق هزار نفر بوغا نتانه بخوای افتخار کرد که به احزاب کردی حتی لکشور عراق حمله کرد و هزاران نفر پیشمرده لبین آورد باقی تنها چیزی که خوی پیو آویزانه کرد حجاب جنگله یعنی حجاب جنگل بگو به پاشنه آشیل جمهوری اسلامی بگو جنبه حیثیتی هست با جمهوری اسلامی اگر مجبور به عقب نشینی بید اگر مجبور به پاشکشه بید و جنگل حجاب لاور شتێک ترینە جمهوری ئیسلامی کە بە دنیا بێژێ من ئەم کارمە کردە. بەڵێ هاوڕێ سورەیە ژنان لە ئێران لە توولی 43 ساڵی گوزەشتا کە جمهوریەت ئیسلامی هاتە سەرکار چۆن لە بەرابەر ئەم ڕژیمە مقاومەتیان کردووە؟ خوب لەبارەبەر ئەم ڕژیمە بە ئەناوینە مختلف مقاومەتیان کردە ئەبینین کە حتا ئەمانە زیندان چووبن کۆڵی شکنجەیان پێ تەحمیل بووگە وقتی که حامله بودن کفتن لزندان زایمانیان که اما مسئله واقعا ساده نیه بوجنگل حتی اگه ایمن مقایسه کن لبین دو زندانی پیا بو زندانی جن طبیعتا گذشته لشکنجه گلی که أدريجي مشتركاً بمعنى شكل الشكنجة که مشتركاً لبين جنوبيا جمهورية إسلامية بمعنى تحمل كان شكنجة خاصة بوجنجالي لزندان است أو كذا أو كذا كشكنجة بتشابك بقول معروف نادرست بجنجال تواشا که جور تواشا اکاد که هر لحظه احساس کرد که بچه‌ای تجاوزی پیکرد جوری برخورد کرد که جن واقعا نیمشو احساس کرد که نکنه بید به من تجاوز کرد جوری برخورد کرد که دست آب بدن جنو که لحظه دانه شکنجه فیزیکی تر به قول معروف دردی بیشتره
ژن لە زیندانە مەساڵ مەسئلەی پریۆدە ماهانەی خۆی مەسئلەی بسیار مهمەکە کە ئێمە هیچ وەخت لێو قسە ناکەین. خب بەم شێوەگەلی کە بەم شێو مبارزە کردە کەوە ڕووسەری هەڵگرگە ئێعترازی کردگە ئێعلامیە داگە بەیانیە داگە لە سازمانگە لە سیاسیکە کە پێ مۆتەخدە فعال بووگە لە تۆ جەمبەگەلێ واقعاً سیاسی اجتماعیە هەمیشە ژنگەر بوون و عەلا ڕەغم ئەوەکە جمهوری ئیسلامی جەوگیری ئەکات لە ڕشد اجتماعی ژنگەر ولی ئێمە ئەوێنین دەرسەت بێنهایەت بانێ لە ژنگەر لە دانشگاگەلا هەن دەرسە خوێن ئەمەجی خۆی نوعی مبارزە است. يعني مبارزات الجنجال لمقابلة جمهور الإسلامي بأشكال مختلفة بوها. بەڵێ هاوڕی سورەیە ژنان چۆن دەبێت لە بەرامبەر ئەم حکوومەتە سەرکوتگەرە مبارزە بکەنەوە سابت کەن کە پوششی حجاب ئەمرێکی خصوصیە؟ بزانن بۆ مەژنگەل لەم مبارزە موافق بن مهمە کە هەم ئەحزاب سیاسی واقعا ئەم مەسئلەی حجاب برجستەکەن و توضیح بن مخالفت کەن تا مەسئلەی حجابە و خواهانە ئەو بن کە ئەم قانون حجاب ئیجباریە ملغا بێتەوە لەبارەی قسە بکەن و دفاع کەن لە جنبش ژنان. ئەمە یەک حرەکەتێکە بۆ ئەمە کە ژنگەر موافق بن. مەسئلەی تر مهمە مەسئلەی حمایەتە پیاگە لە ئەو جامعەسە. مسئله ئەوەسە کە وەختی ژنگەر لە خیابانگە لە گەشت ئیسلامی ئەیانگرێت و بە زۆر وارد ماشینیانەکە پیاکان فقط تەلیفۆنەکانیان دەنێن لە گیفانیان و فیلم بەرداریکەن و عەکس بەرداریکەن. فعالانە بڕۆنە بەرەوە دەست ئەم ژنگەرە بگرن دەست ئەو کەسکەری کە گەریکانمانە بە زۆر یان هەرناو ماشین لیان و جڵۆگیری کە مسئلەی تریش کە مەترەحە بۆ ئەمە پیاگەل بە مەیدان مبارزە بکێشتێت لە ارتباطتێک مخالفتێک مەسئلەی حجابە ئەوەسە کە لەم باوەتۆ فەرهەنگسازی بکردێت تۆزیح بدرێ بۆ پیاگەل ئەوە کە ژنگەر لە گۆشەی ماڵە بن لە ئاشپەزخانە بن فقط قەزا بپەزن و مناڵداریکە بە زەرەرە جامعەس لە نزەر اقتصادیەوە. يعني وقتی که ژنگەل لە بازارە کارا بن طبیعەتاً ڕۆنەقی اقتصادی یەک جامعە پیشرفت دەکات. وقتی ژنگەل لە قودرەتا بن طبیعەتاً لە نظر قدرت سیاسی و قدرت سیاسی محکەمتر ئەبێت قوانینێک کە ئیجرا ئەبێت کە تەسلیب ئەبێت بهتر بقول معروف برای أشياء. أما مسألة مهمة مثال خیلی ساده دوري كل السوئد أم أبارتمان سازی که أو عندي که مالگری که درست أبد واقعا پراکتیک إن نظر عملیه أما مالگری فرق قابل استفاده نیه به اصطلاح کنجوشتی نیه که بیان وسایل که دانه آشپزخانه که جوری که خاص لی استفاده بکرده ضعف گلی که وقتی کار تحقیقی کرده لطریق دانشگاه متوجه بون که اکثر ام نقشه کشگل پیاده و جن اصلا جن نقشه کش نولو زمان صحبت شاید 15-20 سال پیشه هلو وقتو خود دولت کسر ام مسئله به نهایت تبلیغی کرد تشویقی کرد که جنگر که رشته آرشیتکتور بخوانن لدانشگاه تشویق که مهندسی نقشه کشی بخوانن لدانشگاه و سعی که تسهیلاتی با کنشگر به وجود بره که الامر رشته دانشگاهی انتخاب کرد و گذشته لما وقتی که خوی یعنی که با آپارتمان سازی که حتما مسئله او که جنگلیش لنقشه کشی دخالتیان به اما یک پیش به عنوان یک به اصطلاح یکی لدلالی اگر که به کار به شرکت خصوصی بعد اشی حتما جنگل نقشه کشی بید لچند جبهه دولت سعی کرد ام مسئله پیش بود و ام مسئله به هر حال لارتباط جنگل فعال جامعه سعی کرد لجامعه بیشتر پخش بگیرد و ام مسئله باعث بود که طبیعتا جنگل بینن ام کاره و ساختمانگلی که درست کرده بیشتر قابل استفاده بود. منظورم اوسته که وجود جن مسئله حجاب فقط لچوارچه روسری یا چاشت خلاصه نمیده. وقتی ایجین مخالف حجاب اجباری مخالف اوینه که واقعا جنگل مجبورن که حجابه به معنای اوسته که من خواهان حق برابری جنو پیاگی
حتما ئەشێ 50% حقوق سیاسی و قدرت سیاسی بە ژینگەر بدرێ کە لە تووە و پەحنەگەلە بهداشت و دەرمانە ئاموزش و پەروەرشە قەزاییە پەحنەگەلە اجتماعی لە تووە و پەحنەگەلە اقتصادیە ئەشێ ژینگەر 50% قدرەتیان بێ تاپتانی ئەو جامعە ڕشتکە ڕشتە جامعە یەک جامعە هم به نفع پیاده و هم به نفع ژنە بنابراین بۆ ئەمەکە ژینگەر موافق بن مهمە کە سازمانگەلە ژینگەر فرهنگسازی کن و اهمیت به قول معروف ورود ژینگەر به بازار کار و داشتن حقوق برابر و قدرت سیاسی شرکت کردن بۆ پیاگەل ڕۆشنەکەن تا پیاکانتەکە خۆیانە هاوڕێکەن فقط یەک شتێ بوو اضافەکەم ئەوەستەکە گاهی وەختە بنیام ئەژنەوێت کە الآن من مشكلات اقتصادي جامعة خیلی فرز مسائل اقتصادي دامنگیر مردم بوده مردم در فقر زندگی کن مسائل اجتماعی وحشتناک لجامعة از اعتیاد و چی مسئله حجاب مطرح کن ام مسئله گورک نیه بنسبت او درست برعکس اتفاقا چون ام مسئله حجاب به پاشن آشیل جمهوری اسلامی تبدیل بوده به مسئله حیثیتی جمهوری اسلامی تبدیل بوده و قول وتنی در درگاهی که بو او بتارین که ریگه باز کن بو سایر مبارزات و جمهوری اسلامی به اخب مجبوری کن که پاشک شکر مسئله مهمه که اما لبان مسئله حجاب و پاک بکتین چون مسئله حجاب مسئله بعد قدم بعدی واسه که نصف قدرت مانگره که بەڵێ هاوڕێ سورەیە زۆر سپاس بۆ ئامادەبوونت من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان بتان هەوێ قسەیەک بە قسەکانتان ئیزافەکەن فەرموو من هر وقت بحثك گذشته من ارتباطك سوال قبلی ما مطرح میکرد واسه که خیلی مهمه تشکل جنگل تشکلات مستقل خواهیان بید چون مبارزه به طور فردی واقعا جوابونیه مبارزه به صورت تشکیلاتی جوابو و جمهوری اسلامی همیشه لتشکیلات اترسه واسه که اما اشي حتما بدون توجه به اختلافات ایدئولوژیک من واقعا لمسائل که مشترک لمورد جنانه تشکل من به هاوکاری کن به یکو تنها رگه نجات من مثل که تشکل من به و اینکه پیاگل تکمانا هاورکن که مخالفت کرده ارتباط مسئله حجاب اجباری و حجاب اجباریش فقط مسئله چاشو و روسریک نیه بلکه مسئله که عمیق‌تر لم قضیه است تشکر تان دعوت کرد زۆر سپاس بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ سورەیان نەدیم پور چالاکی مافی مرۆڤ و بواری ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بەشدار بوو بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر ماڵاوە